سەبارەت بە هۆکارەکانی ڕوودانی بوومەلەرزە وەرەگەرێکی دیکەی نەخوازراو و بە تایبەتی ئەو هۆکارانەی کە لە ڕووی جیۆلۆجیەوە زیاتر قسە و باسی لەسەر دەکرێت میوانێکی بەڕێز منەگەڵە لە سلێمانیەوە بەڕێز دکتۆر بەختیار قادر پسپۆڕی جیۆلۆجی. دکتۆر بەختیارم کاتت باش. جگە لەو بوومەلەرزەی کە لە تورکیا و باکووری کوردستان و سووریا ڕوویدا لەسەر پلێتی عەرەبی و پلێتی ئەنادۆڵ ژمارەی دیکە بوومەلەرزە وڵاتانی دیکەی جیهانیشی گرتۆتەوە. بۆچی لەم کاتەدا بوومەلەرزەکان ئەکتیڤ دەبنەوە جوڵایان تێدەکەوێت بۆ لەم کاتەدا ڕوو دەدەن؟ بەڵێ ئەم کاتێ ئێوەش باش سەرەتا تەبعەن ئەمەوێ پرسە و سەرخۆشی خۆم ئاراستەی هەموو ئەو کەسوکاری هەموو ئەو قوربانیانە بکەم کە بە هۆی ئەم بوومەلەرزەیەوە گیانیان لەدەستدا، هەروەها هیوای چاکبوونەوە بۆ بریندارەکانە خوازم. سەبارەت بە پرسیارەکەت تەبعەن با بڵێن نائاسایی ئەگەر بڵێن ئایا بۆچی لەسەر گۆی زەوی بوومەلەرزە ڕوونایە. بوومەلەرزە هەمیشە لەگەڵ زەویە هاوڕێ بۆ لە ڕۆژی دروستبوونی زەویەوە تا ئەمڕۆ بە بەردەوام ڕوئەیات. بەڵام ئایا بوومەلەرزە لە هەموو جیهاندا ڕوئەیە، لە هەموو شوێنێکی سەر زەویە ڕوئە؟ نەخێر. بوومەلەرزە توانرا بەهۆی زانستەوە شوێنەکانی بە ئاسانی دیاری بکرێت و ئێستا هەموو جیهان ئاگادارە ئەو شوێنانە زانراوە. کاتێک کە بوومەلەرزە ڕوئەیات، ئەمە تەبەن وەڵامی پرسیارەکەتە، کاتێک کە بوومەلەرزەیەک لە شوێنێکا ڕوئەیات ئێمە بێ ئەوەمان لە بیر بێت، ئەوە بزانین کە زەوی بە شێوەیەکی گشتی ژێر زەوی چینە بەردەکان یەکێکن لەو چینە بەردانەی بەهۆی جوڵەی زەوی بەردەوامەوە هەمیشە ئەو چینانە تێکشکاون. ئەجا کاتێکە ئەم وزە زۆرە لە زەوی بەهۆی تێکشکانی چینە بەردەکان و لە ڕێگای شەپۆلەکانەوە ئەگوازرێتەوە بۆ سەر زەوی و ئەبێتە هۆی ئەم وێرانکاریە، ئەم پاڵنەرەوە لە شوێنەکانی تری سەر زەویژەکە بە تایبەتی دەوروبەری ناوچەکە و بەگشتی هەموو زەویش بەگشتی وا لەو شوێنانەکە کە ئەو شوێنانە ببن بە خاڵێک بۆ ئەوەی بتوانن ئەوانیش بوومەلەرزەکانیان خاڵی بکەنەوە و لە ڕێگای شەپۆلەکانەوە بگاتە سەر زەوی. بۆیە لە کاتی ڕوودانی بوومەلەرزە پاشلەرزەیەکی زۆر ئەتوانین بڵێن جاری وایە بە هەزارەها پاشلەرزە تەبعەن ڕوئەیات، هەندێکیان تۆمارەکرێن و بڵاوەکرێنەوە، هەندێکشان تەنها ئامێرەکان هەستی پێکات. ئەوە پێوتێ پاشلەرزەوە بەردەوامە بێت. ئایا کاتی پاشلەرزەکان چەنە بەردەوامە بێت؟ لەوانەیە مانگێ دوو مانگ سێ مانگ جاری وایە تا 6 مانگیش کاریگەری ئەو بوومەلەرزە لەسەر ناوچەکە بێت لەبەرەوەی ئەم بوومەلەرزەی کاریگەری ژینگەیەکانی لەسەر گۆی زەوی چی دەبێت بە تایبەتی لەو ناوچانەی کە دەکەونە سەر زوونی بوومەلەرزەیە هێڵی بوومەلەرزەوە دواتر چی ڕوودەدات دوای بوومەلەرزەکە؟ بەڵێ تەبعەن بوومەلەرزە من لەوانەیە قسە بکەم لای خەڵک سیر بێت، چەند زیانی هەیە، ئەوەنەش قانزاجی هەیە کەواتە هەموو دیاردێک لە دیاردەکانی زەوی بۆیە هەیە لەبەرەوەی سوودەکانی هەیە و قانزاجیە. بەڵام پرسیارەکەی بەڕێز دەڵێ ئایا ژینگە؟ بەڵێ تەبعەن بوومەلەرزە زۆر جار ژینگەی ناوچەکە تێک ئەیە. تەبعەن ژینگەی ناوچەکە لە ڕێگای چیەوە تێکە؟ لە ڕێگای ئەوەی بۆ نمونە و خەزانی ئاوانەی کە لە ژێر زەوین زۆریان نامێنن شوێنیان نەگۆڕێ وشکەکەن، ئەو سەد و با بڵێن بەنداوانەی کە لەسەر زەوین زەرەرێکی زۆرەکەن لە ناوچەکە. ئەنجا جگە لەوە کە کاریگەریەکی زۆری هەیە لەسەر ئۆرگانیزمی ئەرز، یعنی ئەمە جوڵەیەکە وزەیەکی گەورەیە و نەوزەکە گەورەیە، یعنی تەنانەت لەو خۆڵی کە با بڵێن جوتیارەکانیش کشت و کاڵی تیاکەن گۆڕانکاری لە ژینگەی لەناو ئەوانەش ڕوایە. لەبەرەوە کۆمەڵێک گۆڕانکاری زۆر گەورەی و بواری گۆڕانکاریەکان گەورن. بەڵێ دکتۆر بەختیار ئاست بۆ بوومەلەرزە دیاری دەکرێت بە پێ و پلەی وەهێزی گۆڕی بوومەلەرزەکە 7.8 ئەو بەرزترین پلە بووە کە بوومەلەرزەکە ڕووی داوە. ئەمە لە چ ئاستێکدایە؟ چ ئاستێکی بوومەلەرزەیە؟ بۆچی لەو ناوچەیە بەم ئاستا بوومەلەرزە ڕووی داوە؟ ئایا هەر بەخۆی لە زوونی مەترسیداری بوومەلەرزەدایە تورکیا و باکووری کوردستان و سووریا و ناوچەکانی دەوروبەری؟ بەڵێ سەبارەت بە بوومەلەرزە تەبعەن ئێمە دایمەن پۆڵێن یەکەین بۆ سێ بەشێکیان پێڵێن بوومەلەرزە نزمەکان کە ڕۆژانە سەدان هەزار تۆمارەکرێت لە بنی بەحرەکان و لە قوتبەکان و لە هەموو سەرزەوی. بوومەلەرزە مامناوەندەکانیشمان هەیە کە بۆ نمونە ئەم بوومەلەرزانە توانین بڵێن لە 3.5 بۆ 5.5 و لە 5.5 بۆ سەرەوە بوومەلەرزە گەورەکانە. جا گۆی زەوی دابەش کراوە، کۆمەڵێک شوێنمان هەیە کە کەوتونەتە سەر هێڵی بوومەلەرزە. ئەمە
عادەتەن ئەو بوومە لەرزانن کە گەورن ئەبێ لەوێ ڕووبن بەڵام هەندێک شوێنی زەویشەیە بوو دایمەن ینی وەکو حاڵەتێکی ئاسایی بوومە لەرزەی مامناوەندی تیاڕوە هەندێک شوێنیش زەویش هەیە بوومە لەرزەی کەمی تیاڕوە باشە دکتۆر بەختیار لە تورکیا یا لە ئێران یا لە وڵاتانەی بەڵێ ئەوەی کە ئێستاە بۆ پۆلێنی ئاستی بوومە لەرزەکانتان کرد بەڵام دەگوترێت کەم بوومە لەرزانە بە پێی و ئاستی کە بۆی دیاری دەکرێت هەر چەند ساڵیەک جار دووبارە دەبنەوە بۆ نمونە لە ساڵی 1999 تا ئێستا بوومە لەرزەی لەو شێوەیە لە تورکیا ڕووی نەداوە کە ئاستی ئەوەندە بەرز بێت بۆ ئاستە بێت ئەمەی کە ئێستا ڕووی داوە ئەگەری هەیە چەند ساڵ دیکە جارێکی دیکە ڕوو بداتەوە ئایا خولی هەیە دیاریکراو هەیە بۆ پۆلێنێکەوە دەیکەن بەڵێ خولی دیاریکراوی هەیە تەبەن ئێمە وەکوتم بوومە لەرزەی گەورە شوێنەکانی دیاریکراوە لە تورکیا چاوەڕوانکراوە کە بوومە لەرزەی گەورە بێ بەڵام ئایا چەند بوومە لەرزانەی کە بۆ نمونە لە سەر و حوتەوەن حوت بۆ 7.9 کە 7.8ەکەی تورکیاشەکەوێتە ئەم ڕێنجەوە ئەمە بە 5 ساڵ جارێک ئەبێ ڕووبا بە 6 ساڵ جارێک و شەر نییە 6 ساڵ جارێکیش لە تورکیا 6 ساڵ جارێک بۆ نمونە دابەشە بێ بەسەر گۆی زەویە لەبەرەوە چاوەڕوان نەکراو بوو لە ئاستەکەی زۆر بەرز بوو یعنی تورکیا لەوانەیە باوەڕکەمە یەکەم جارە بوومە لەرزەی 7.8 ئەوانەی تر 7.4 7.3 ڕوویاوەی کە دوای بوومە لەرزەکەی 7.8ەکە 7.5 لەبەرەوە بوومە لەرزە با بڵێن مامناوەندەکان ڕۆژانە ڕووەیەن لەگەڵ ئازنزمەکان بەڵام بوومە لەرزە بەرزەکان ساڵانەیە ئیتر بەو شێوەیە جاری وایە 4 ساڵ 5 ساڵ خولێکی دیاریکراوی خۆی هەیە بۆ چونکە وزەیەکی ئەوەندە گەورەیە پێویستی بە کاتێکی زۆرە چونکە جوڵانی ئەرز جوڵانی توێکلی زەوی ساڵانە 2 سانتیمەتر جوڵە ئەکا هەر یەکەی بە ئاراستەی خۆی ئەم جوڵەیە ڕوودانی وزەیەکی ئەوەنە کۆ نابێتەوە هۆکاری مرۆیی دەتوانێت لە پشتەوە بێت دەستی مرۆڤ دەتوانێت کاریگەری لەسەر ڕوودانی بوومە لەرزە هەبێت بۆ نمونە باس لەوە دەکرێت کە تاقیکردنەوەی بۆمبی ئەتۆمی یا هەندێک دەرهێنانی سەرچاوەکانی ژێرزەوی دەتوانێت کاریگەری لەسەر جوڵەی زەوی و خانەکانی ژێرزەوی هەبێت مەوایە بەڵێ بەنسبەت بوومە لەرزە تەبەن هۆکاری سروشتی هەیە و هۆکاری دەستکردیشەیە مانمێت کەواتە ئینسانەکان دروستەکەن ئینسانەکان بۆ نمونە لە کاتی سوود وەرگرتن لەسەر چاوە سروشتەکانی وەکو نەوت بە تایبەتی وەکو دروستکردنی بەنداوێک و گۆڕێنی هاوسەنگی ئەرز و خەزنکردنی ئاوێکی زۆر و هەروەکو بەڕێزت فەرمود وەکو تاقیکردنەوەی ئەتۆمیەکان بەڵام ئایا ئەمانە بوومە لەرزەی چیمانەیاتێ ئەمانە بوومە لەرزەی ئاسنزممانەیاتێ وەزجاری وایە گاتە مامناوەند 4.5 لەوە زیاتر دروست ناکە بوومە لەرزانەی کە مرۆڤەکان دروستەکەن جاری وایە ئەشکەوتەکان کە لە تونێلەکان کە لێرێت ئەوەش دەستی ئینسانی تایە لە کاتی ڕوخانیا و لەو حاڵەتەیە بوومە لەرزە دروستە بێ بەڵام بوومە لەرزەی زۆر ئاسنزم دروستەکات بەڵێ هەرێمی کوردستان دەکەوێتە سەرکام زۆنی بوومە لەرزە بە تایبەتی کە لە هەرێمی کوردستانیش هەستی پێکراوە ئەماژە بۆ دەکرێت هەرێمی کوردستان لەسەر هێڵی بوومە لەرزە نییەوە مەترسی لەسەر هەرێمی کوردستان نییە ئەمە دەتوانن بۆمانشی بکەنەوە کە لەسەر ئەو پلێتانەی کە ئاماژەی پێ دەکەن پلێتی عەرەبی و پلێتی ئەنادۆڵۆ لە کام بەشی ئەو پلێتانەی ئێمە زۆر باشە طبعاً وەکو پلێت بەوەی دوبۆی خەڵکی ئاسایش تێبگای ئەمە زۆر جاکاڵین پلێت خەڵک لای سێدا طبعاً پلێت توێکلی زەویە توێکلی زەوی بۆ نمونە ئەو توێکڵە ڕقەی کە ئێستا ئێمە و مرۆڤ لە سەرەتی لە 5 کیلۆمەتر بۆ 100 کیلۆمەتر ئەگۆڕێ بە پێی شوێنەکان ئەم توێکڵە ڕقە ئەم توێکڵە لەسەر شلەیەکە کە ناوی مەگمایە لەبەرەوە توێکلی زەوی بووە بە پارچە پارچە یەکێ لە پارچەکان کە ئێماڵین پلێت ئەو پارچەیە پێ بڵێن پلێتی عەرەبی کۆمەڵی وڵات وەکو سعودیە و یەمەن و دوبەی و قەتەر و با بڵێن وڵاتەکانی ئێمە و ئوردن و سووریا و ئەمانەی لەسەرە طبعاً ئەم پلێتە ئێمە لە لێواری پلێتەکەیان یعنی لە بەشی باکووری ڕۆژهەڵاتی ئەم پلێتیان یعنی لە لێوارەکەیان طبعاً بەڵام وەکو هێڵی بوومە لەرزە بە ناوچەکەمانە نەڕۆشتووە بەڵکو بە لێواری دەرەوەی ئەم پلێتیا ڕۆشتووە کە شاخەکانی زاگرۆزە واچێتە ناو تورکیاوە لێوە ئاراستەکەی گۆڕێ بۆ ڕۆژهەڵات ڕۆژئاوا لێرەیە پێوتێ شاخی تۆڕۆز و ئەمانە کۆمەڵێک درز و کەلەبەری ئەوەنە گەورەیان تایە کە هەمیشە لە جوڵەیان و هەمیشە لە خەزنکردن و لە کۆکردنەوەی وزەیان ئەم وزانەش کە گەشتە ڕادەیەک بەردەکانی ژێر ئەرز نەیانتوانی بەرگەی بگرن ئەتەقن لە کاتی تەقینە ئەم وزەیە بێ بگوازرێتەوە و دابەشە بێ بە سەر ناوچەکانە و بە خۆی شەپۆلەکان وێنە سەر زەوی بەڵێ زۆر سپاس بەڕێز دکتۆر بەختیار قادر پسپۆڕی جیۆلۆجی لە سلێمانیەوە لەگەڵ کوردستان 24 بووی سپاس